وەڵا خۆشەویستان لەگەڵتان بەردەوام و پێکەواشینە تەورەی دومی بەرنامی بەین باش کوردستان کە لەم تەورەدا قسەباس لەسەر نەخۆشی سیلەکەین و دەزانین ئەمڕۆ ڕۆژی بەرەنگاربوونەوەی نەخۆشی سیلە. بۆ مەبەستە و بۆ وەڵامدانەوەی ئەوەی بزانین نەخۆشی سیل چییە و هۆکار و چارەسەر چییە بە پێویستمانزانی لە هەولەرە و میوانداری دکتۆر شەپۆل جەلال بەڕێوەبەری سنتەری نەخۆشخانەی سیل و هەناسە بکەین. دکتۆر شەپۆل سڵاوت لێبێت و بەیانیت باش سەرەتا دەمەوێت بپرسم نەخۆشی سیل چییە؟ نەخۆشی سیل نەخۆشیەکی گوازراوەیە کە بەهۆی میکرۆبێکی دروستەبێ کە پێڵێن سیلکەی کوخ کە ئەو نەخۆشە تووشی سیەکانە بێ زیاتر بەڵام بۆ هەیە تووشی هەر بەشێک لە بەشەکانی لەشی ئینسان بێت و ئەو لە ساڵی 1982 لە ڕۆژێک وەکو ئەمڕۆیە زانای ئەڵمانی ڕۆبەرت کۆخ ئەو میکرۆبەی دۆزیەوە کە هۆکای ئەو نەخۆشیەیە بۆیان ڕۆ کراوەتە ڕۆژی جیهانی سیل کە 24 سێ لە هەموو ساڵەکە و ئەو نەخۆشیە تووشی کسیەکانەوەی گوتمان زیاتر بە تووشی دەوی سیەکانیش ئەبێ و ئەو نەخۆشیە پێشان خەڵکێکی زۆر بەهۆی ئەمردن لەبەر ئەوەی دەرمانی نەبوو چارەسەر نەبوو بەڵام ئێستاکە ئەو نەخۆشیە دەرمانی هەیە نەخۆشیەکە چارەسەر هەیە ئەگەر مەزبوطی عیلاجەکانی وەربگرێ بە ماوەیەکی کەم نەخۆشەکە بە تەواوەتی چاکە بێتەوە. زۆر باشە دکتۆر شەپۆل با بزانین سەرەتا نیشانەکانی نەخۆشی سیل چین؟ نیشانەکانی نەخۆشی سیل ئەوەیە ئەگەر سی دوور زۆرمان هەیە سیلی دەوی سیمان هەیە سی ناو سیەکانمان هەیە ئەگەر لە ناو سیەکانی بێ ئەوە نەخۆشەکە تووشی کۆخا بێت کۆخەکە لەوانەیە بەڵغەمی لەگەڵا بێت ئەو کۆخەی بۆ ماوەی 2 هەفتە تا 3 هەفتە بەردەوام بێت نەخۆش لەوانێت چارەسەر دەرمانی ئەنتیبایۆتیکی احتیاطی لەژە میکرۆبۆیەگەیە بەڵام پێی چاک نابێتەوە و هەروەها بێزگەلەوە لەوان تووشی سنگی ئێشە بێت احتیمال هەیە بەڵغەمەکەی جایوە هەیە خوێنی تێدا بێت بێزگەلەوە چەند نیشانەی گشتیمان هەیە وەکو ئایقە بە شەوانەکان نەخۆشەکە تایەکی خەفیفیە بێت و ئەگەر نەخۆشەکە ماوەی زۆر نەخۆشەکە درێژە بخاین چارەسەر نەکاوە چێشی لەشی دابەزێ و خواردنی پێ ناخوێت ئەمما ئەگەر سیلەکە لە دەوی سیەکان ئەوە بەپێی ئەو کۆئەندامی کەوا تووشی بووە ئەوە نیشانەکان ئەگۆڕێن بۆ نمونە ئەگەر نەخۆشەکە تووشی سیلی پەردەی مێشک بێ ئەو نەخۆشەکە تووشی ڕشانەوە و سەیئێشە و ئەو شتانە بێت و ئەمما ئەگەر مەسەڵەن تووشی کۆئەندامی هەرس بێت ئەو نەخۆشەکە تووشی زگتووە بێت ئەگەر تووشی غودەی لمفاوی بێت ئەو غودەی لمفاویەکە گەورا بێتەوە و بەپێی شوێنەکە گۆڕێ بەڵام گرنگترین شت ئەوەیە کە سیلی سیەکانە چونکە تەنها سیلی سیەکان لە نەخۆشێک ئەگوازێ بۆ کەسێکی کە بەڵام سیلی دەوی سیەکان ناگۆزێتەوە بۆ کەسانیکە بۆیە گرنگە هەر کەسێکە کۆخەیلی ماوەی 2 هەفتە تا 3 هەفتە و دەرمانی ئاسایی وەرگرت پێی چارەسەر بۆ ئەو پشکنینی بۆ بکەی بۆی بزانین ئایا سیلی هەیە یان سیلی نییە. بەڵێ ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستانە لەکەیەوە هەستی پێکرایە خۆت لەکەیەوە زانرا کە ئەم نەخۆشیە هەیە و ئایا ڕێژەی توشبووان لە ئێستادا چەندە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ بەخۆی نەخۆشی سیل زۆر نەخۆشیێکی کۆنە هەر لەگەڵ بوونی مرۆڤ نەخۆشیە هەیە لە مۆمیای فێرعونەکانی نیڤەرتیتی و ئەخناتۆن ئەوانە وەختی خۆی تووشی سیل بوونە دۆزراونەتەوە ئەوە کۆنتین مۆمیا کە دۆزراوەتەوە لە جیهاندا لە پەنەما ئەوەی تایە لە پیرۆ بڵێن ئەوە میکرۆبی سیل تێدایە و لە کۆنە نەخۆشی سیل لە کوردستان هەر ناسراوە خەڵکی ئەیانگوت سیل و سەرەتان چکە ئەو دوو نەخۆشی لە کۆنا چارەسەریان نەبوو ئەو کەسەی نەخۆشی سیلی هەبوو ئەیان بردە دەرەوێشە لە شار دەرەکەیە لە بۆی نەخۆشەکە بۆ کەس نەگوازێتەوە بۆیە خەڵکی هەتا ئێستاکە فکرێکی خراپی لەسەر نەخۆشی سیلی هەر لەسەر ئەو خەڵکێکی زۆر هەتا ئێستا بەو زۆرە فکرکاتەوە بەڵام ئێستاکە سیل نەخۆشی سیل چارەسەری هەیە نەخۆشەکە بە 6 مانگ چارەسەر وەرگێ چاکە بێتەوە جیایە لە کەسەرتان و بەنسبەت ڕێژەکەشی ڕێژەی سیل لە هەموو جیهاندا بەرەو کەمیت و بەڵام لە ساڵی 80کانەوە بەرەو زیادی کرد لەبەرەوەی بەهۆی ئەو نەخۆشی ئایدسکەوە مەناعەتی ئینسان داگەیە بەڵام لە کوردستانە ڕێژەیەکی ئێمە بڵێ زۆرمان نییە لە ناوەندی کەمترمان هەیە لە کوردستان و لە عێراق بە گشتی و لەو چەند ساڵەی لەم 2-3 ساڵی ئاخیر ڕێژەکە کەمە بەرەو کەمیەتێتەوە لە هەموو عێراقەوە بە تایبەتی کوردستانیش ینی ساڵ بە ساڵ ئەو نەخۆشانی کە دەستنیشانەکەن ڕێژەکان کەمتر بێت لە ساڵانی ڕابردوو. زۆر باشە دکتۆر شەپۆل با باس لەوە بکەین نەخۆشێک کە بەشێکی جەستەی تووشی نەخۆشی سیل ئەبێت ئەم نەخۆشیە گوێزرێتە بۆ بەشێکی تری جەستەی؟
بەخۆی نەخۆشی سیل گوتمان لەو میکرۆبێک کە تووشی ئینسانەکە بێت لە کاتێکە لەگەڵ کەسێکی نەخۆشی سیل هەیە لەگەڵ ئەشێ لە ماڵەوە ئەوە لەوانەیە ئەو کەساکە لە ئەسنای کۆخەی ئەگەر بڵێن هەناسەی ئەو کەسە هەڵمژێتەوە میکرۆبەکە ناو لە شێوە ئەو نەخۆشیە بێتە توشبوو بە میکرۆبی سیل نەک بە نەخۆشیەکە و ئەو کەسە لەوانەیە هەموو ژیانی تووشی نەخۆشی سیل نەبێ بەڵام سەتادەی احتیمالی هەیە ئەگەر بێت و ئەو نەخۆشیە کاتێکە مناعی لەشی دابەزی کە بەرگی لەشی دابەزی ئەو تووشی نەخۆشی سی بێت ئەنجا سیەکە یان لە سیەکانە بێت یان لە دەروی سیەکانە بێت بەڵام ئەگەر ئەو نەخۆش ئەگەر لە سیەکانی بوو لە ڕێگای بڵین بۆڕی لیمفاویەکانەوە احتیمالێکی کەمی هەیە کە بچێتە بەشێکیکەوە بەڵام زۆربەی کات لە عینی ئەمێنێتەوە بەڵام ئەگەر بێت و نەخۆشیەکە خۆی لە ڕێگای بۆڕی لیمفاویەکان بەڵاو بێت و کە پێڵێن نەخۆشی سیلی دوخنیان میلیای تیڤیکە لە هەموو لەشی بەڵاو بێتەوە ئەو بە یەک جای بەڵاو بێتەوە ئەوش لە چوو ڕووەدا زیاتر ئەو کەسانی کە بەرگی لەشیان زۆر لاوازە وەکو منداڵی گچکە مناڵی ساوە یان ئەوانی نەخۆشی ئایدزیان هەیە یان ئەوانی دایمانی سەرەتان وەرەگرن ئەوانەکەوە بەرگی لەشیان زۆر دابێت ئەوانە زۆربەی لەشیان بێکەوە ئەیگرێت بەڵام ئەگەر ئەندامێک تووشی بوو زەحمەتە ئەندامەکەی لە عینی کاتا تووشی بێتەوە. بەڵێ باباس لە تەمەن بکەین تەمەن تا چەند ڕۆڵە بینێ لە گواستنەوە یاخود چارەسەرکردنی ئەم نەخۆشیە؟ بەڵێ نەخۆش بەخۆی نەخۆشی سیل هەر لە منداڵیەوە هەیە هەتا گەورەی زیاتر لە گەنجان زیاتر ئەو گەنجان کە بەهۆی ئەوەی ئەچنە دەرێ و کارەکەن و مادیە بنەوەنە زیاتر لەوانە تووشە بێ وهەروها لە کاتی پێش دووبارە کە ئینسان کە بەرگی لەشی لاوازە بێتەوە دووبارە سای هەڵەداتەوە بەنسبەت گواستنەوە گوتمان لە ڕێگەی کۆخەوەیە بۆیە منداڵ ئەگەر تووشی بێ نایگوازدە بۆ کەسانی کە چکە منداڵ کۆخەی لاوازە و هەوای بەڵغەم و شوای نییە لەبەرەوە کە تووشی بێ هەتاکو منداڵی گچکەیە گواستنەوەکەی کەمترە بەڵام لە گەنجانە زیاترە وهەروها پێش لەبەر ئەوەی پێش توانای کۆخەی بەڵغەمی نامین ئەوش لەوانەیە بەڵاوبوونەوەکەی کەمترێت بەڵام هەر کەسێک کە کۆخەی لێبێت ئەوە احتیمال هەیە گواستنەوەی هەیە بۆ ئەو کەسانی کە لەگەڵ یاژێن لە عینی ماڵە و زۆر لەگەڵ یابن بە شەرتێک کە ماڵەکەش ئاڵگۆڕی هەوای تیاکەم بێ و بچووک بێ و بڵێن ڕتوبەتی زۆر بێت ئەو حاڵەتەنە ئەگەری گواستنەوەی زیاتر هەیە. بەڵێ دکتۆر شەبوور باس لەوە بکەین ماوەی نیشانەکانی یاخود دەرکەوتنی نیشانەکانی ماوەی چەنە خایەنێت لە ماوەیەکی زووە نیشانەکانی دەرەکەوێت؟ بەڵێ گوتمان ئەگەر نەخۆشەکە تووشی میکرۆبی سیل بوو ئەوە میکرۆبە لەوانە لەناو لەشی مرۆڤەکە بمێنێتەوە هەتا هەموو تەمەنی تەواو بێت نیشان لێ دەرنەکەوێت بەڵام هەر کاتێک کە بەرگی لەشی ئەو ئینسانە دابەزی ئەنجا بەهۆی نەخۆشی بڵێن شەکرە بێت شەکرەیەکی زۆر کە کۆنترۆل نەکرابێ یان بەهۆی تووشی ئایدس بێت یان تووشی دەرمانی ستیرۆید بەکاربهێنێ بۆ نمونەوانی کە نەخۆشی ڕەبوویان هەیە نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە ئەوانە زۆر جار پێشەوەی دەرمانیان بدەینێکەوە مەنەعەت داگێت دەبێت پشکنی فیلم بکەین چۆگە میکرۆبەکە لەشیان هەبوو ئەوە لەوانەیە لەگەڵ دەرمانەکەیە هەڵبداتەوە فەو کاتی کە مناعەتەکە دابەزی ئەو احتیمالی زیاتر هەیە کە نەخۆشەکە ئەو نەخۆشی سیلی کە هەیە بە خەوتوی میکرۆبەکە ناو لەشیە سەهل بداتەوە کەواتە نەخۆشیەکان تا چەند دەورە بینێت لە هەبوونی نەخۆشی سیلە؟ بەڵێ ئەگەر ئەو کەسە بخۆی یەکەم جار تووشی میکرۆبی سیل بێت طبعا لە هەموو جیهانە یەک لە سێ خەڵکی جیهان میکرۆبی سیلیان هەیە ناو لەشیان ئەوە بە پشکنینی سەر پێست ئەکەوێت ئەوە کە هەیە و معنای نەخۆشە ئەگەر ئەو کەسە کەوا میکرۆبەکە ناو لەشیا هەبوو و تووشی نەخۆشیەک بوو کەوا مەنەعەتی داگەشت نیە هەموو نەخۆشەکان بۆ منەزەخت علاقی پێوە نیە نەخۆشیەکانی دڵ علاقیان پێوە نییە بەڵام ئەوانەی کە دەرمانی ستیرۆید بەکاردێنن کە دەرمانی ڕەبوو دەرمانی نەخۆشی ڕۆماتیزمەکانە ئەوانەی عیلاجی کیمیاوی ئەکەن بۆ نەخۆشەکانی شێرپەنجە بەکاردێنن ئەوانە ویان ئەو کەسە تووشی شێرپەنجابێ خۆی خواردنی لاوازە بێتەوە و بەرگی لەشی کەمەکاتەوە یان لەگەڵ نەخۆشی ئایدس وهەروەها ئەو کەسانی کەوا مدمنی مەوادی کوحولیەکانن ئەوانش زیاتر کە بەرگی لەشیان لاوازە بێ تووشی هەوکردنی جەرگە بن ئەوانە لەوانەیە تووشی خۆشی سیل بن ئەگەر میکرۆبەکە ناو لەشیاندا هەبێت. بەڵێ باس لەو بکەین ئەم نەخۆشیێکی بۆ ماوەیە واتە لە دایکەوە گوێزرێتەوە بۆ مناڵەکەی؟ نەخۆشەکە نەخۆشیێکی بۆ ماوەی نییە نەخۆشیەکەت نەخۆشیێکی گواستراوەیە تەنها لە ڕێگەی هەناسەوە یعنی ئەگەر هیچێک لە ماڵەوە نەخۆشێکیان هەبوو
نەبە دڵشتنی نەبە قاب و قاچاق نەبە تەقۆکردن نەبە ماچکردن بەو شتانە ناگوازرێت تەنها لە ڕێگەی هەناسەوە بۆ یەگە ئەو کەسێک کە کۆخەی لێبوو دەبێت لە ئەسنای کۆخەکەی دەبێت دەمی داپۆشێ یاوەتە دەستڕێک یاوەتە بە قۆڵی ئەبێ دایپۆشێ بۆ ئەوەی بۆ کەسانی کە نێگوازێتەوە ئەوە تەنها ڕێگە ئەوەیە لە ڕێگای بڵێن هەناسەوە ئەگوازێتەوە بۆ کەسێک کە نێزگە و لەگەڵ یاژێ لە ماڵەوە و ماڵەکەش هاڵ گۆڕی هەوای تیا کەمە بەڵام وەکو گوتمان بۆ ماوەی هیچ ئەوەیەکی نییە لێی ئەوە نیە بڵێن ئەو عایلەیە سیلیان هەیە گوازێتەوە بۆ منداڵبوونەوەکانیان نە تەنها ئەگە ئەو کەسەی ئەگەر ئەو عایلەی مەسەنەگە نەفەرەکانیان دوانە سیلیە بگەیت چارەسەرمان کرد ئەوە بەردێت و نەخۆشەکە هیچ نامێنێتەوە. بەڵێ باباس لە هۆکارەکانی بکەین هۆکار چییە بۆ توشبوون بەم نەخۆشیە؟ هۆکار تاکە هۆکارە میکرۆبێکە ئەو میکرۆبە کە پێڵێن مایکۆبەکتریەم توبەرکلۆسس ئەو میکرۆبە کە یان بە کوردی پێڵێن فیلکەی کوخ ئەو میکرۆبات کوشەبێت کە میکرۆبەکە وەکو بەکتریایەک وایە بەڵام بەکتریایەکە کەوا دیوای شانەک بڵێن خانەکەی دیوایەکی ئەستورە و گەشەکردنی بە زەحمەتە و کوشتنی بە بەکتریاش زەحمەتە بڵێن بە دژە میکرۆبش زەحمەتە ئەو میکرۆبە گوتمان لە ڕێگەی هەناسە و سناولەشی ئینسان و لە کەسێکی نەخۆشەوە کەسێکی نەخۆشەوە کە نەخۆشەکەش نیشانەی فیلی پێوەیە کۆخۆ بەڵغەمی هەیە نەک بڵین کەسێک بێت تەنها بەس میکرۆبەکە ناولەشی بێت و ئەو میکرۆبەش کە تۆ ناولەشی ئینسانەوە ئەوە شەرت نییە تووشی نەخۆشیەکە بێت گوتمان هەتاوەکو لە سەدە لە هەموو لە ژیانی بۆی هەیە تووشی نەخۆشی بێت بەڵام ئەگە ئەو کەس ئایدسی هەبێت لەوانێ لە ساڵی یەکەمە سەدە تووشی نەخۆشی فیلە بێت. بەڵێ کەواتە مەرجە هەر کەسێک کە کۆکە و بەڵخەمی هەبوو بچێ پشکنینی نەخۆشی سیل ئەنجام بات؟ ئەو کەسەی کۆخۆ بەڵغی هەموو بۆ ماوەی 2 هەفتە و بە چارەسەری بە ئەنتیبایۆتیکی احتیاطی وەکو ئۆمۆکسیل و ئەمپیسیلین و ئەوانە ئەگەر چارەسەر نەبوو بێ پشکنی بەڵغەیم بۆ بکەی بۆی بزانین ئایا نەخۆشی سیلی هەیە یان نا. بەڵێ بەباس لە چارەسەرەکانی کەین چارەسەر چێ بۆم نەخۆشیە؟ بۆیە تێنەگەیشتم. چارەسەری نەخۆشیەکە چییە؟ بەڵێ چارەسەری پێش بینە سەر چارەسەری بۆ دەستنیشانکردنی گرنگە بزانینکەوە ئێستا لێ لە ئێمە لە هەولێر پێشکەوتترین ئامێی دەستنیشانکردنی نەخۆشی سیلمان هەیە کە پێگەیەکە لە پشکنینی ڕاستەوخۆی بەڵغەم و یان ئەو شلانەی لەشکە نەخۆشەکەی تایە و هەروەها پشکنینی سایعمان هەیە و هەروەها پشکنینی جینکسپێرتمان هەیە کە پێشکەوتترین ئامێرە بۆ دەستنیشانکردنی نەخۆشی سیل و کە DNA جیناتی میکرۆبەکە دینێتەوە بە مەزبوطی 1970 دەستنیشانێکە بۆمان ئێمە کاتێک ئەو نەخۆشیمان دەستنیشان کرد چارەسەرێکی دەست پێکەین بە پێی بەرنامەی دۆتس کە بەرنامەیەکی عالەمیە لە 175 دەوڵەتی جیهانە پێغەوە کرد زۆرێت دەرمانێکە ماوەی 6 مانگە بەکاردێت دەرمانەکان لە شێوازی حەبن و دەرمانەکان ئێمە بە دوواداچین بۆ نەخۆشەکە بکەین بە سەرپەرشتی بکەین هەتاوکو نەخۆشەکە دڵنیا بینەکەەوە بە تەواوەتی دەرمانەکان وەرەگەی وەلی دانابڕێ وەگەر تووشی هەر کریفتێک بوو ئەسنای چارەسەرەکە بۆی چارەسەر بکەین هەتاوکو 6 مانگەکەی خۆی بە تەواوەتی سایبێتەوە لە نهایەتی 6 مانگەکە و تەمەن ئەسنای چارەسەرەکەش پشکنی بەڵغەمی بکەین و بزانین ئایا بەڵغەمەکەی خاوێن بێت یان ئەگەر بەڵغەمەکەی خاوێن بێت و نەخۆشەکە نیشانەکانی نەخۆشی نەمابوو ئەو کاتی ئەوەمە ئێعلانێکین کەەوە ئەو نەخۆشە چاوبووتەوە بۆ دەرمانەکانی ڕاگەین و ئەو نەخۆشە ناوی ئەسەڵێت و لە ئێمە. بەڵێ لە ئێستادا تەنها ئەو شێوازی چارەسەرە هەیە؟ بەخۆی لە هێستادا لە هەموو جیهان ئەو شێوازە هەیە بۆ سیلی هەستیار بە دەرمان بەڵام هەندێک جار تەبینی نەخۆش هەیە کە دەستنیشان نەخۆی چارەسەرێکی بۆ ماوەیەکی کەم دەرمانەکە وەرگێ هەر بە چابوونی بتە دەرمانەکەی قەتعکات ئەگەڕێتەوە سەری قەتعکە ئەگەڕێتەوە سەری ئەوە یان جار وا هەیە دەبینی نەخۆش هەیە لەوانەیە لە خارجی لە دەروی ئەو بەرنامەی دۆتسکەوە چارەسەر بکرێت لەوانەیە چارەسەرێکی ستاندەری جیهانی بۆ نەدەێت ئەو حاڵاتانە تووشی سیلی مقاومە بن کە تووشی سیلی بەرگری کار بوون سیلی مقاوم ئەو کاتی چارەسەرەکەی زەحمەتە بێتەوە وە چارەسەرێکی بێت بۆ ماوەی 2 ساڵ و بڵین ئەنجامی ئەوەکەی چارەسەربوونەکەشی بەو جۆرە یعنی مسۆگەرینێکەوە چابێتەوە لەوانێ 1970 نەخۆشەکە ئەنجا چابێتەوە بەڵام ئەگەر بێت و لە بیدایەتەوە چارەسەرەکە نەخۆشەکە دەرمانەکانی مەزبوط خوارد 6 مانگەکەی مەزبوطی تەواو کرد ئەو کاتی نسبەی چارەسەربوونەکەی 5 تا 8 تێپەڕێت. بەڵێ دکتۆر شەپۆڵ با باس لەو بکەین کەسێک کە تووشی نەخۆشی سیلە بێ ئەگەر هەیە جارێکی تر تووشی
ئەم نەخۆشە بێتەوە؟ بەخۆی ئەگەر کەسێک تووشی نەخۆشیەکە بوو دەرمانەکانی بە تەواوەتی وەرگرتەوە ئەو ئەگەی توشبوونەوەی بە نەخۆشەکەی کەوتبوو کەسێکی ئاساییە بێتەوە لەوان هەیە کەسێکی ئاسایی کە تووشی نەخۆشی سیل بێت و ئەو کەسەش ئەگەر یەکێکی کە لە ماڵەوەی لە هەزێک کە تووشی نەخۆشی سیلی هەبێت و تووشی بکاتەوە ئەوە لەوانەیە عین ئەو کەسێکی ئاسایی تووشی بێتەوە بەڵام هەندێک چارەسەرکردنی قورس نییە کە نەخۆش بەڵێ کەواتە ئەگەری توشببوونی هەیە و ئەم جارە چارەسەرکردنی قورستر نابێت بەخۆی گوتمان هەر کەسێکی ئاسایی لێ دێتەوە بەڵام کە دوم جار تووشی بۆ چارەسەرەکەی تامان قورسێ بێتەوە و بێم پشکنی بۆ بکەین ئایا بزانین نەخ تووشی سیلی بەرگەی کار بوو بێت ئەگەر هۆی دووبارە بوونەکەی ئەوە بێت کە جای یەکەم چارەسەرەکەی مەزبوط و خوارد دەبێت نەخۆشەکە ئەوە لەوانێت تووشی سیلی بەرگەی کار ئەو کاتی چارەسەرەکەی زەحمەتتر بێتەوە چارەسەرەکەی بێتە بە دەرمانەکانی هێڵی دووەم چونکە سیل لە هەموو دنیا یەک جۆرە دەرمانێکی هەیە کە دەرمانی هێڵ یەک و هێڵی دووەم پێڵن هێڵی یەکەمی چوار دەرمانێکە کە ئەوانە هەن بەڵام هیچ دەرمانێک لەو دەرمانە هێڵ یەکەم بە قوتنی لەم دنیاە و ناتوانین بیگۆڕن وەک مەسەڵ نەخۆشی بڵێن گرانەتە ئەوانە گە دەرمانێک چارەسەر بۆ دەرمانەکەی بگۆڕن ئەمە یەک جۆرە دەرمانە بێ نەخۆشەکە بە کۆرسێکی مەزبوط بیخوات و نەخۆشەکە بزانێت ئەوە تاکە ڕێگایەتی و ئاخری ڕێگایەتی کە بێ و دەرمانە بەکاربێنێت ئەگەر دەرمانەکەی بەکارهێنا جاری دووەم دیسان توش بۆ دیسان ئەو دەرمانە پشکنی بۆ بکەین ئەگەر تووشی بەرگری کاری بۆ ئەو کاتی بە دەرمان هێڵی دویم بدەینێت کە دەرمان هێڵ دووەم 2 ساڵە خایەنێ دەرمانی زۆر قورسن زۆر زەحمەتن بەڵام ئەگەر بێت و نەخۆشەکە لە پشینەکەی دەرکەوتکەوە سیلەکەی بەرگری کار نیە و هەستیایە بە دەرمانەکانی هێڵێکم و عین دەرمانەکانی بە شێوازێکی کە هەندێ بە بۆ ماوەی 8 مانگ دەرمانەکان دێنێ بەڵێ دکتۆر شەپۆل دەکرێت کەسێک کە ئێتا هەرێمی کوردستانەوە لە فڕۆکەخانەکان یاخود لە خاڵە سنوورەکان پشکنی نەخۆشی سیلی بۆ ئەنجام بدرێت؟ بۆ سوالەکە تێنە گەشت بدەن کە ساف نییە دەکرێت کەسێک کە داخلی ناو هەرێمی کوردستان دەبێت لە فڕۆکەخانە یاخود لە خاڵە سنوورەکان دەبێت پشکنینی نەخۆشی سیلی بۆ ئەنجام بدرێت؟ ئەو کەسانی لە دەرەوە دێن؟ بەڵێ ئەمە ئەو کەسانی کە لە دەرەوە دێن بۆ کارکردن بیان بۆ ئیقامە بێت هەمویان دێن لە ئێمە پشکنیان بۆ بکەین بزان ئایا نەخۆشی سیلیان هەیە یان نا پاشەوەی کە دەستنیشانمان کرد ئەوە ئەگەڕێت و سەر و کەسێکە هێنایەتی ئایا ئێمە تەمەن ئێمە خەبەری لایەنی دایەی نیشتە جێبوو نەدەین و لەسەر و شەریکەی مێتیان و کەسەمێت و کە و کەسەی کە دەمەدای ئایا بڕیاردا چارەسەری بکات و بمێنێتەوە لە کوردستانیا ئەو تا ڕەوانەی وڵاتەکە خۆی بکات بەڵێ ڕێنمایی تۆ چییە بۆ کەسانەی کە تووشی نەخۆشی سیلە بن یاخود خۆپاراستن؟ ڕێنماییمان ڕێنمای بۆ کەسانی کە تووشی نەخۆشی سیلە بن یەکەم شت ئەوەیە دەرمانەکانیان بە مەزبوطی بە تەواوەتی و دکتۆر چۆن پێیانی گوتوها بەکاری بێنن و ماوەکەی خۆیان تەواو بکەن هەتا 6 مانگ و بۆ پشتکینەکان بێنەوە دوای مانگی دوم دوای مانگی پێنجەم و دوای مانگی شەشەم وایەوەها ئەو کەسانە بۆی بۆ کەسانی کە بۆ خصم کەس دەوریبەری خۆیان نەخۆشیەکە نەگواستنەوە ئەبێ ئەسنای کۆکین دەبی دەمی خۆیان داپۆشن ئینسابەت سەر بێت یان بە کەمان بێت یان بە قۆڵیان بێت بۆی نەگواز بۆ هەیەوەها بێ ئەو ماڵی کە نەخۆشی سیل تیا بێ ئاڵ و گۆڕ هەوای تیا بێت زوو پەنجەرەکان بکرێتەوە پانکە هەڵ بکەی بۆی هەوایەکە بگۆڕدێ و هەیەوەها بێ ئەو کەسا بێ هەموو ئەندامەکانی خێزانی خۆی بهێنێ بۆی لامە ئێمە بۆی پشکنینی بۆ بکەین بۆی بزانین نەوکێکێکیان تووشی فیلە بەشم ئەوش چارەسەر بکەین یانکێکیان ئەگەر میکرۆبی فیلەکە ناو لە شیا بوو بە تایبەتی منداڵان دەرمانیان دەینێ بۆی تووشی نەخۆشی فیل نەبن میکرۆبەکە بۆ بچین پێش ئەوەی سەهێڵ بداتەوە لیان. بەڵێ دکتۆر شەپۆل جەلال بەڕێوەبەری سنتەری نەخۆشیەکانی سیل و هەناسا سوپاس بۆ ئامادەبوون سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروە سوپاس بۆ زانێرەکان بەڵێ بەڕزان و چەندێکی کورت وەرەگرین دواتر هاوکارم سامان لەگەڵتانە بێت بۆ پێشکەشکردنی هەواڵەوەرزشیەکان.